نهێنیەکانی بەستنی دیداری یەکێتی و پلانەکانی بافڵ تاڵەبانی. یەکێتی نوێ یان یەکێتی ماڵبات. ماوەی زیاتر لە 2 مانگە مەکتەبی ڕێکخستن و دەستگای توێژینەوەی یەکێتی بە مەبەستی جێگیرکردنی و پلانە تایبەتەیکە لە سەرۆکی حیزبەکەەوە بۆیان دەرچووە سەرقاڵی بەستنی کۆنفرانس و کۆبوونەوە ناوچەیەکانن. پلانەکە بریتیە لە دەستکاریکردنی پەیکەری حیزب با ڕێژەی 50% و دەستپێکردنی پرۆسەی خۆ بچووکردنەوەیە لە ڕووی ئیداری و دارایی. هاوکات خۆڕزگارکردن هەم لەو بەربڵاویەی هەبووە و هەمیش خۆڕزگارکردنە لەو بەرپرس و ئەندام و سەرکردایەتیانەی کە ماوەیەکە کەوتونەتە زائیدی مەکتەبی سەرۆکی حیزبەکەوە. پێش 1 مانگ سەرۆکی یەکێتی بەبێ گەڕانەوە بۆ ڕاو دەنگی ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ڕەفعەت عەبدوڵڵای کردە جێگری خۆی. ئەوە لە کاتێکدایە کە ماوەی زیاتر لە 2 ساڵە بەڵێنرا بوو یەکێک لە کوڕانی کۆسرەت ڕەسوول بکرێتە جێگری سەرۆکی یەکێتی. پلانی دەستکاریکردنی پەیکەری یەکێتی لەلایەن بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی و ڕەفعەت عەبدوڵڵاوە دانراوە. پلانەکە بڕیارە لە دیداری یەکێتیدا بخرێتە بواری جێبەجێکردنەوە و نیوەی مەڵبەند و کۆمیتە و مەکتەبەکان هەڵبگیرێن و بەشێکیشیان تێکەڵ بە مەکتەب و مەڵبەندەکانی تر بکرێن. تیوار لە ڕێگەی چەند سەرچاوەیەکی باڵا و ئاگادارەوە زانیویەتی کە سەرپەرشتیارانی دیداری یەکێتی کە بریتین لە یوسف گۆڕان و ڕەفعەت عەبدوڵڵا پێشنیارەکانیان بە مەبەستی دەستکاری پەیکەری حیزب بەم جۆرەیە. لا بردننی 3 مەڵبەند و هەڵوەشاندنەوەیان و تێکەڵکردنیان با مەڵبەندەکانی تر، لا بردننی 83 کۆمیتە، تێکەڵکردنی 3 مەکتەب و 2 نوێنەرایەتی، جێگیرکردن و پەسەندکردنی لادان و دوورخستنەوەی 10 ئەندامی سەرکردایەتی و بەرپرسی مەڵبەند، دانانی 4 سەرکردایەتی نوێ و دەستکاریکردنی مەکتەبی دارایی. بڕیارە ڕاستەوخۆ لە دوای دیداری یەکێتی و بە فەرمانی ڕاستەوخۆی بافڵ تاڵەبانی 4 ئەندامی نوێ بۆ سەرکردایەتی دیاری بکرێن و گۆڕانکاری بە 2 کارگێڕی مەکتەبی سیاسی بکرێت، جگە لە گۆڕانکاری لە 5 بەرپرسی مەڵبەند و 2 بەرپرسی مەکتەب کە یەکێکیان مەکتەبی ڕێکخراوەکانە. تا ئێستا هیچ ئەندامێکی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بە دروستی ناسانێت. دوای دیداری حیزبەکە بازەکە لەسەر شانی کێ دەنیشێتەوە یاخود ئاوت دەکرێت، بەڵام هەمووان لەبەر نەبوونی دەنگی دژ و ناڕازی بە ناوچاری وەژۆیان لەسەر فەرمانەکان کردووە و دەست لەسەر دڵ چاوەڕوانن.